دەیان کەس ڕۆژی شەممە لە شاری مەکسیکۆستی ڕێپێوانیان کرد لە ڕۆژی جیهانی مەریوانە لە ناڕازایەتیی ڕێکخراودا بۆ داوای بەکارهێنانی ڕێکخراوی ئەو گەڵایەی جگەرە دەکێشرێت. بەکارهێنەران و لایەنگرانی بە یاساکردنی مێرەوانە بە ناو شاری پایتەختدا ڕۆیشتن لە کاتێکدا جلوبەرگی مێرەوانەیان لەبەردا بوو زۆربیان بە درێژایی شەقامی سەرەکی ڕیفۆرمە دەیان کێشە. داوای کۆتاییهێنانیان بە قەدەغەکردنەکە و ڕێسایەکی ڕوونیان دەکرد بۆ کێشانی سەلامەتی مێرەوانە. گرنگ نییە نەشیاو بێت بە مەرجێک یاسایی بێت بە واتایەکی تر ئەوەی گرنگە یاساییە یان نا. پاشانەوەی پێویستمانە دەسڕاگەیشتنە بە مێرەوانە بە شێوەیەکی یاسایی، دەسڕاگەیشتن بە مێرەوانە بە شێوەیەکی سڵامەت، بەڵام هەروەها بۆ دەستەبەرکردنی ئەو مافانەی کە دادگای باڵای وڵات پێشتر لە ساڵی 2021دا و بڕیارەکانی ساڵی 2015دا دانیان پێداناوە بۆ ئەوەی مافی بەکارهێنەرانی مێرەوانە بۆ چەندنی و کێشانی ڕێزیان لێ بگیرێت. لە ساڵی 2021دا دادگای باڵای دادپەروەری نیشتیمانی مەکسیک هەر جۆرە قەدەغەکردنی ڕەهای مێرەوانای لە مەکسیک قەدەغە کرد و بڕیاریدا کۆنگرس کێشانی بۆ مەبەستی کات بەسەربردن ڕێک بخات. پێم وایە ئەگەر ئەوە پێشتر پەسەند کرابێت پێویستە ڕێزی لێ بگرن و پێم وایە پێویستە لێکۆڵینەوەی زیاتری لەسەر بکرێت. قوڵتر بنەوە چووکە من بۆ هۆکاری تەندروستی بەکاری دەهێنم. ئەو مێرەوانەیە بۆ تەندروستیم نووسراوە، بەڵام بۆ پێی ئێمە ئازاد نین. دەتوانن بکەومە سەر شەقام و بەدەم ئازارەوە بناڵێنم، بەڵام ئازاد نیم لە کۆنتڕۆڵکردنی ئازارەکانم و ئەوەش دڵخۆش ناکات. ڕێپێوانی جیهانی ماریوانە لە ساڵی 1999 لە یەکەم شەمەی مانگی 5دا لە شارە جیاوازەکانی جیهان بەڕێوە دەچێت. وریا کاڵێ بۆ ئەلبەرتۆ فەخاردۆ، ئانا پۆرتیە، دەنگی ئەمریکا.